زەنگی خوێندن لە ناو خوێندنگەکان لێدرا و خوێندن بەردەوامی هەیە. بیرمان نەچێت کە لە دەستگای میدیایی کورساتە بەرنامەیەکی تایبەت بە مناڵانمانەیە. ئەم بەرنامەیە لە ڕێگەی زیتەڵ و هاوکارمان تەوارەوە پێشکەشەکرێ و هەمیشە لە ناو شار و شارۆچکەکان و وە گوندەکانیشە ئەتوانن بڕۆن و مناڵەکان بەسەر بکەنەوە و هەمیشەش بە ئامۆژگاری و بە وتەی جوان و بە پەروەردەکردنێکی باشەوە لەگەڵ منداڵەکانە بەردەوام بن. ئەمە نەک ئێستا هەر لە سەرەتای کورساتەوە گرنگی زۆر دراوە بە بواری منداڵان و پێشکەشکردنی پرۆگرامی زۆر تایبەت لەم نێوەندەشە ئەتوانین بڵین کە ئێستا پرۆگرامی ماوەی مناڵان بەردەوامە بە هاوکاری زیتەڵ و لەگەڵ تەوارە کە ئێستا لەیەکێ لە خوێندنگاکانن لانە و ئێستا زەنگی خوێندن لێی دراوە. بابزین زیتەڵ چیەکە؟ بابزین زیتەڵە ئەم ساڵ لە پۆلی چەنە چۆن خۆی ئامادە کردو بۆ خوێندن. زۆر باشە سەرکۆبا پرسیم زانین ئەمڕۆ تەوار و زیتەڵە لە چێ خوێندنگایەکە سڵاوتان لێبێت تەوار پێمان بڵێ لە کوێن. تەوار چۆنی؟ چۆنی زیتەڵە؟ باشی؟ من باشم تۆ چۆنی؟ زۆر سپاس من زۆر باشم لەبەرەوەی دەستپێکی ساڵی نوێ خوێندنە. منیش زۆر دڵخۆشم چونکە ئەمڕۆ کە یەکەم ڕۆژی ساڵی نوێی خوێندنە من و زیتەڵە سەردانی قوتابخانەیەکمان کردو لە شاری سلێمانی. ئەدینای قوتابخانەکە چیە دە پێم بڵێ؟ قوتابخانەی تابگا جا هاوڕێکانم با پێتان بڵێم ئەم قوتابخانەیە زیتەڵە من بە مناڵی لەم قوتابخانەیە بووم ئیستا زۆر دڵخۆشم کە لەگەڵ توێ هاتوونەتەوە ئەم قوتابخانەیە. یعنی تۆش کۆم هاوڕێیانە مناڵ بووی؟ بەڵێ زیتەڵە. تەوارجان زۆر تەواری هاوڕێم پیرۆزبایی ساڵی نوێی خوێندن لەسەر جەم مناڵەکان دەکەین. هیوادارین هەموو ساڵێکیان بەسەرکەوتووی بەسەر بەرن. منیش بە هیوام کە ئەم ساڵیان ساڵێکی سەرکەوتوو بێ بۆ هاوڕێ جوانەکان و نمرەی زۆر باش بەدەست بێنن. ئەنجا پێمان خۆشە لەگەڵ بەڕێوەبەری ئەم قوتابخانەیە گفتوگۆی بکەین و لە نزیکەوە سەر لەگەڵ دواتر منداڵەکانیش بکەین. سڵاو لەوێ مامۆستایان چۆنی؟ بەخێر بن تەلەڤیزیۆنەکەتانەکەین بۆ ساڵی تازەی خوێندنی قوتابخانەکەمان. هیوادارم ساڵێکی پڕ خێر و خۆشی سەرکەوتن بێ بۆ قوتابیان. ئێمەش بە هیوان دەست خۆش بێ. پێمان بڵێ ئەم ساڵ سەرەتای دەستپێکی قوتابخانەکەتان ئەو خۆ ئامادەکاریانە چی بووکە بۆ ئەم ساڵ کردان؟ ئێمە هەر لە دوای یەکەم ڕۆژی پەیوەندیکردنی مامۆستایان پلانماندانە ڕۆژانە بۆ ئامادەکردن بۆ یەکەم ڕۆژی قوتابخانە ئەوش پاکردنەوەی قوتابخانەکە بوو بە هەموو شێوەیەک و ئامادەکاری بە ڕێخستنی بە شەوانەی مامۆستایان و جەدۆلی قوتابیان و هەموو شتەکان ئێمە ڕێکمان خستۆ حازرمان کردو بۆ ئەمڕۆ پاکردنەوەی قوتابخانە هەموو پۆلەکان و حوشەکە و ژوورەکان بەشی کتێبخانەمان هەیە تاقیگەمان هەیە ئەوانەشمان هەمووی بەباشی ئامادە کردووە لە پێشوازی قوتابیانەیە. مامۆستا پۆلیەکەکان ناتوونەتەوە؟ ئەم هەفتەیە پۆل یەک هەفتەیان هەیە بۆ یەکەم ڕۆژ لەگەڵ ئەم قوتابیانە نەبن چونکە ئەوان مناڵن وردە ڕایان ئەهێنین کە کاتێک دەوامی خۆیانە و ئامادەکاری تەواو بۆ پۆلیەکەکانەکەین. ئێمە ساڵانە پێشوازیەکی زۆر جوان لە قوتابیانی پۆلیەکەکەین بە ئامادەکردنی شیرینی و ڕێخستنی کتێبەکانیان و دانانی هەدیە دیاری بۆ قوتابیان پێشکەش. دەست خۆش بێ بە هیوان بەڕێزا ئێستا دەنگەکەتان تۆزێک گرفتی هەیە هەتاوەکو کە گرفتەکەتان بۆ چارەسەرەکان هاوکارانمان من لەگەڵ هاوکارم لانە کابینین ئەو مناڵە چاوگەشانە هەمویان دانیشتبوون لەسەر تەختەکانی خوان. ئەمە تار بچم بۆ لایەن لانە باوی پرسیار لە تۆ بکەم دەستپێکردنەوەی خوێندنی خۆمان لە مناڵیە جانتاکە و جلوبەرگەکان چۆن ئامادەکەن؟ لە هەر هەمووی خۆشتر ئەوە بوویتر وامەزانی هەموو ئەم دنیای خۆمە یەکەم جار حەزمە کرد جانتا بکڕم زۆر حەزم لە جانتا بوو سەرکۆ حەزمە کرد جانتا بکڕم اینجا لە ناو بازاڕەکەم جانتایمە کردە شان مشتەکانی مەکتەب میتیا بوو زۆر دڵم بەوە خۆش بوو. اینجا لە یەکەم ڕۆژی قوتابخانەشە هەموو کاتێک هەوڵی ئەوە مای بڕۆم لە یەکەم
تەختەی ناوەڕاستا دانیشم لە یەکەم ڕەحلە اینجا باڵاشم بەرز بوو ئەوەنە داما بووم قەت نەیانە خستمە پێشەمون کاتێک لە دوای دواوە دانیشتم سەرکۆ یادگاریەکان زۆر خۆشانە بۆ نمونە من یەک جاریان تۆ باسیەوەکەی من یەک گرفتی کەمە بوو جانتایان بۆ کڕین ئەم لەولای جانتاکە گیرفانی نەبووایە نەمەویست مەتارەکەی کە بوویانەهێنین هەموو جارێ لە پرۆگرامەکەمانە کە باسی مادە پلاستیکەکانەکەین ئەم دە بە زۆری ڕۆژانەی درێ بە مناڵ وایە ئەوە نەبوو ئەو بۆ تێکردین ئەوەکەمانە خواردەوە بە درێژایی ڕۆژەکەی کە لە مەکتەبین دوای ئەمانە نایە دایکمان بووە شۆردین و بەیانی هەماشی و ئای پێتەکردین دەبی پلاستیکیشمان بڵاو ناکرەوە و زۆر جایژەگەر شەربەت بووە خۆشتر ئاخرتر پۆز دەلێت ڕۆژە تۆ شەربەتێ پێ بوو ڕاستی کۆمەڵێک یادەوەری زۆر خۆشەیە سەرکۆ کە تۆ لە قۆناغەکانی خوێندنا تۆمارت کردووە ئێستا کە ئەبینی ئەو مناڵانەش بەو شێوازانە ڕەنگە زۆر کات بیری ئەو بابەتانت بکەوێتەوە کە خۆمان بەسەرمان هاتوو اینجا مەشتێکی تریش دڵم بە شتێکی تر زۆر خۆش بوو لە کاتێکا بوون نەیکەیتر ساڵێکی نوێی خوێندن بوو ئەو بۆ هەموو ساڵێک حانوتەکە خود فرۆشگای خوێندنگاکە درا بە کەسێک اینجا ئەگەر ئەو ساڵە بۆ منە لە فەیەکی تازایان بێنەیە کە پار نەبووە یان کە خواردنێکی تازە بووە دڵم زۆر بۆ خۆش بووم ئەم ساڵ مەکتەب زۆر خۆشەوەتانێ لە فرۆشگاکەش خواردنی جیاوازتر هەیە شتی خۆشتر هەیە اینجا ئەو مامۆستانەی کە ساڵی ڕابردوو دەرسیان پێوتی کە بۆ ساڵی نوێی خوێندنیش لەگەڵ تابوونە ئەوەش زۆر جێگەی خۆشحاڵی بوو بەمە زۆرتر لەسەرم بابەتانە قسە نەکەین بچینەوە لای تەوار و زیتەڵا تەواریان زیتەڵەگیان ئەگەڕینەوە لای ئێوە اینجا تەوار ئەمێ پرسیاری ئەوە لە زیتەڵە بکەم بزانم ئەم ساڵ زیتەڵە لە پۆلی چەنە چۆن خۆی حازر کردو بۆ ساڵی نوێی خوێندن لەگەڵ مناڵەکانە ئازیزانمان ببورن بۆی کێشێکی تەکنیکی و تۆزێ دابڕین لاتان زۆر ناخۆشیت فون ببورن هاوڕێکانمان بۆی کێشێکی تەکنیکی و تۆزێک دابڕین لێتان بەڵام بەردەوامە بین لە گفتوگۆکەمان و پێم خۆشە ئەو پرسیارە لە بەڕێوەبەری ئەم قوتابخانەیەکەم کە بەدەر لە بابەتی پەروەردە گرنگی بە چیتر ئێن بۆ مناڵەکان بۆ ئەم ساڵ کە فێریان بکەن ئەم ساڵ زیاتر گرنگی بە ژینگە ئەین و ڕۆژانە ئێمە لەسەر بابەتی ژینگە قساکەین کە پارێزگاری لە ژینگەوە هەروەها پاگراگرتنی ژینگە و چاندنی نەمام ئێمە ساڵانەکە پۆلی یەک داخڵەکەین هەمویان نەمامێگەهێنن لە قوتابخانەکەمان شوێنیان بۆ دیاری ئەەکەین ئەیڕوێنن هەر بەدەستی خۆیان و ناوی نەمامەکەش بڵین ئەگەر وا بێت دارێک بێ کە بەدار بێ یان سنەوبەرێک بێ ناوی قوتابیەکە لەسەر ئەو شوێنە ئەەکەین بە لقێکی دارەکەەوە زۆر باشە ئەمە ئەبێ بە یادگاریەکیش بۆ منداڵەکان کە هەمیشە ئەو پلانەمان هەیە کە دایک و باوکی زۆر گرنگی بە ژینگە ئەین بە تایبەتی ناشتنی نەمام ئێمە بۆ ئەم ساڵ 50 سنەوبەرمان لە قوتابخانەکە ڕوانووە بۆ ساڵانی داهاتوو گەورە ئەبێ و ژینگەی زۆر دڵخۆشم باشە ئەو گرفتانە چییە کە مناڵانی پۆلی یەکەم ساڵی خوێندنیانەوەیەن بۆ ئێرە ناگرین و بێزار نابن لە قوتابخانە ئەوەش بەتاک بەگشتی نییە بڵین تەلەبەیەک لەوانەیە تەلەبەیەک دوان ئەو کێشەیان هەیە ئێمە دایک و باوکەکە ئاگادارەکەین بۆ ماوەیە کە لەگەڵ قوتابیەکەیە بێت و دوای ئەوە کە زانیمان قوتابیەکە ڕاهاتۆ خۆشمان و لە ڕێی ڕێنماییکاری پەروەردەیەوە هەر زۆر گرنگی بەو مناڵە ئەدەین و ئاگامان لێ بێ تا وردە ڕایەنەهێنێ هەوای قوتابخانەکە دەست کە هەموو قوتابخانەکانی تریش وەکۆم قوتابخانە جوانە گرنگی بن بە نەمام چاندن بۆ منداڵەکان و هەروەها گرنگی بن بۆی کە مناڵەکان بە زووترین کادرابێن و قوتابخانیان لا خۆشەویستکەن جا پێمان خۆشە ئیسە لەگەڵ زیتەڵەیە گفتوگۆ بکەین لەگەڵ هاوڕێکانمان پێت خۆشە بە زیتەڵە بڵێ بەبچین یەکێک مناڵەکان بدوێنین باشە سپاس مامۆستاگیان سپاس دەست خۆش مەمنون چۆنن؟ باشن؟ تۆ ناو چییە؟ ئارش ئارش تۆ لە پۆلی؟ پۆلی چەند؟ دوو ئافرین ئارش ئەم بەیانیە زوو خەبەرە بۆوە؟ بەڵێ ئافرین باشە مناڵان کە قوتابخانەیە نەکرێتەوە ئەبێ شەوانی تر ساعت چەند بخەون؟ هەر بژی تەوارێ تۆ ساعت چەند نەخەوی؟ زیتەڵە منیش کاتژمێر 9 بۆ 10 خەوتوم ئافرین زۆر باشە وەکو من و تەواری هاوڕێم کە باشە ئەگەر شەوان زوو بخەوی بەیانیانیش زوو وەڵەسی جەستێکی چست و چالاکی شەبێ وایە؟ زۆر ڕاستە زیتەڵە با بزانین ئەم هاوڕێی کەمان ناوی چییە چۆنی؟
سان پێمان بڵێ وەکو ئەم هاوڕێ جوانەمان کاتێک کە بەیانیان زوو هەڵەسی دواتر نانی بەیانیە خۆی گرنگی ئەی بە نانی بەیانی؟ بەڵێ. چی ئەخۆی نانی بەیانی؟ شیر. هاي بژی با بزانین زیتەڵە چیە خوا؟ زیتەڵە تۆ چیە خۆی؟ من بەیانیان شیرە خۆم، هێلکە و ڕۆ نەخۆم، میوەیەکیشە خۆم، ئیتر هەر میوەیەکمان هەبێ لە ماڵەوە میوەیەکیشە خۆم بەیانیان. زۆر باشە کەواتە هاوڕێ جوانەکانم ئێوەش وەکو زیتەڵە وەکو ئەم هاوڕێ جوانانەی کەمان گرنگی بن بە نانی بەیانی هەروە گرنگی بن بە زوو خەوتن و زوو هەستان بۆ ئەوەی کە بتوانن ڕۆژەکەتان بە باشی بەڕێ بکەن و هەروەها وانەکان بە باشی بخوێنن. ڕاستە؟ با بچین بۆ لای پێم خۆشە زیتەڵا بڕۆین بۆ لای ئەم هاوڕێمان. دیبا بڕۆین بۆ لای. عادی وەرە ناو چییە؟ نەخمە. نەخمە؟ بەڵێ. نەخمە بالاتەوە دابنیشم. نەخمە ئێمە سەرەتا کە هاتین وتە زیتەڵا ناسم؟ بەڵێ. لەکوێ بینیتە؟ لە ئین لە شاشە جوانەکەی کورسات. بەڵێ. تۆ سەیری ماوەی مناڵانی کورساتەکەی؟ بەڵێ. سوودیش لێ بینی وایە؟ بەڵێ هەموو ڕۆژە ئەوانەی ئێوە ئەیڵم من ئەیکەم. ئەی ئافرین زۆر زۆر باشە باش چۆپڵێکی بۆ لێبین. یان چۆپڵە بۆ نەخمەیان نەخمە؟ هەر بژیت. کەواتە بێ ڕێنمایی هاوڕێکانی شێ بکەی بڵێ تا ئەتوانن وانەکانیان بخوێن و سایەکانیان بکەن. دواتر ئەگەر سایەکانیان تەواو کرد هەموو ڕۆژێ سەعات پێچ سەیری ماوەی مناڵانی کورساتکەن باشە؟ باش. ئافرین. من هەموو ڕۆژە هینە ساعات 8 خەو. هەشتی وارە؟ زۆر باشەکەی. ئەمڕۆ ساعات 3 بەیانی هەستاوم. سەیبیانی ئەی چی کرد لە سەیبیانیەوە؟ 3 بەیانی دایکم و باوکم هەڵسا هاتم بۆ ئێرە. کاتەکەی لێ تێک چۆ هەستەکەم زیتەڵە کاتژمێر 7 بۆ ئەوەی کە باسیەکەی. دیارە ئەگەر سەیبیانی بڕۆین بۆ قوتابخانە دنیا هەر تاریکە. نەخمە پار لە پۆلی چەند بووی؟ پار لە پۆلی 1 بوو. پار بچووکتر بووی وایە؟ بەڵێ. باشە تۆ بە مناڵەکان ئەڵەی چی بکەن بۆ ئەوەی هەموو ساڵە سەرکەوتوو من لە قۆناغەکانی خوێندن. ئەڵێم ئینە بەسایی بکەن لە ماڵەوە لەگەڵ پارێزگاری لە خۆیان بکەن. ئافرین هەر بژی زۆر زۆر چاک. تەوەرجان بەڵێ زیتەڵە ئەم دوو هاوڕێشمان بدوێنین. بە ئەم دوو هاوڕێشمان بدوێنین. چۆنن؟ باشی. ناو چیە تۆ؟ دینە. دینە ئەی تۆ ناو چییە؟ تەنێک. تەنێک. تەنێک ناوەکەتان چەند خۆشە؟ باشی. باشە بن. دینا بامە پرسیارێکی لێ بکەم تەوار تۆش لە هاوڕێکی ترمانی بکە باشە؟ دینا باشە تۆ چۆن پارێزگاری لە پەرتووک و دەفتەر و شتەکان ناکەی؟ لە ماڵەوە کە ڕۆیشتەوە ئاوا بڵاویان نەکەیتەوە؟ ئەی چیان لێکەی؟ خەمە ناو جانتاکەم و هەڵیەکەم. ئافرین دوایی کە سایەکانمان تەواو کرد ئەوێ بیانخێنەوە ناو جانتاکانمان و هەڵیان بگرین وایە؟ ئافرین زۆر باشە زیتەڵە ناشبێت لەگەڵیا پەرتووکەکان بنووسن بۆ ئەوەی کە بۆ ساڵی داهاتوو قوتابیەکانی تریش سوودمەند بن لەو پەرتووکە ڕاستە؟ زۆر ڕاستە ئەزانیە بێت چی بکەی؟ ئەبێ پەرتووکەکە و بە پاک و خاوێنی ڕاگری دوایەوەی کە سایەکانە کرد بیکەیتەوە جانتاکە و بۆ ئەوی بەردەسی مناڵ و خوشک و براکانێ نەکەوێ و دوایی ئەوانیش بیدڕن وایە؟ ئافرین تەوار دەتۆش پیسە لاوڕەکەی ترم بکە دەی. تەنێک چۆنی؟ باشم. باشی پێم بڵێ تۆ پار کاتێک هاتی بۆ قوتابخانە و لە پۆلی 1 بووی دڵت خۆش بوو؟ بەڵێ. ئەی ئەم ساڵ دڵت خۆشە کە دووبارە گەڕاویتەوە بۆ قوتابخانە و لە پۆلی دویت؟ بەڵێ. زۆر چاکە. ئەی پێت خۆشە کە گەورەبی ببی بەچی؟ وێنەکێشان. پێت خۆشە ببی بە وێنەکێش منیش زۆرم حەز لە وێنەکێشانە کەواتە گرنگی بە بۆ بەهرەی کە خۆت تێدایە و ڕۆژانە وێنەش بکێشە باشە؟ هەر بژین زۆر گرنگە تەوار هاوڕێکانمان بێتکە لە خوێندن گرنگی بە بەهرەکانیان بەرکە هەیەە چووکە مناڵ هەیە حەزی بە وەرزشە مناڵ هەیە حەزی بە وێنەکێشانە مناڵ هەیە حەزی بە داهێنانە بۆیە مناڵات پێویستە بەهرە پەرە بە بەهرەکانیان بن بە دڵنیاییەوە وایە دایک و باوکان پێویستە لەگەڵ خوێندنی وانەکانی منداڵەکانیان گرنگی بن بە بەهرەی منداڵەکانیان بۆ ئەوەی کە بەهرەکانیان بەردەوام پەرە پێ بدەن و هەروان منداڵان زیرەکتر و سەرکەوتووتر بن. وەرە با بچینە لای ماوڕێمان. چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ تەبەت.
تەمەن تەمەن ئەی تەمەن درێژ بی تەمەن ئەدی پێم بڵێ بیرە ماوە پار لە پۆلی چەند بووی؟ یەک ئافرین باشە ئەگەر دوو سێو لەگەڵ دوو سێوی ترا کۆکەیتەوە ئەکاتە چەند سێو؟ چوار ئافرین باشە تەمەن پێم بڵێ تۆ چۆن پارێزگاری لە پاک و خاوێنی پۆلەکە دەکەی؟ ئەگەر شتێک لەسەر زەوی پۆلەکە و بکەوێ تۆ چۆن پاک و خاوێنی ڕاگری کۆیەکەیتەوە یان چی لێکەی؟ کۆیەکەیتەوە؟ ئافرین ئەیکەیتە ناو تەنەکە خۆڵەکەەوە وایە؟ هەر بژیت ئافرین چۆنی ناو چییە؟ ئانیا پێم بڵێ کاتی پشووەکانتان چی ئەکەیت؟ واتە کە ئەم وانێ ئەخوێنیت ئیترە بێ بە پشوو ئەڕۆیت لەگەڵ هاوڕێکانی دیاریەکەیت شتێکە خۆیت ئەچمە دەرە بۆ لای هاوڕێکانی یاریەکەن پێکەوە؟ بەڵێ ئەی پێویستە کە ئاگاتان لە خۆتان بێ بۆ ئەوەی کە زۆر پاڵ نەنێن بە یەکتری و نەکەون و زیانتان پێ نەگات ڕاستە؟ بەڵێ هەر بژیت زۆر چاکەکەی زیکە لە سەریکە جۆڵباکە جوانە ڕێنگی پەمەیە تۆ حەزت لە ڕێنگی پەمەیە؟ بەڵێ زۆر جوانە ئەی حەزەکەی قژی شاوە بکەی بە ڕێنگی پەمەیی؟ من زۆر پێم جوانە ڕێنگی خۆ جوانە وایە؟ هەتەواری هاوڕێشم هیوایەتی ئەوە پۆشاکی ڕەنگا و ڕەنگە جوانە جلی بەرگەکانم من زۆرم حەز لە جلی ڕەنگا و ڕەنگە تۆ حەزت لە ڕەنگەکانە؟ بەڵێ حەزت لە چ ڕێنگەکە زۆر؟ پەمەی ئەی پێم بڵە حەزت لە جلوبەرگی قوتابخانە؟ بەڵێ زۆر جوانە جلوبەرگی قوتابخانە چونکە هەمووتان یەک جلوبەرگ لە بەرەکەن و هەست دەکەن کە ئەها لە قوتابخانە نزیتەڵە ڕەمزی قوتابخانەیان پێوە دیارە زۆر جوانە ئەبێ مناڵان هەمویان یەک پۆش بن لەبەرەوەی ئاوا جوانترە ئەو کاتە هەستەکەی کە بەڕاستی لە قوتابخانەن ئەگەر یەکێ پۆشاکی سووری لە بەرابێ و یەکێ سەوز و یەکێ زەرد و یەکێ شین و ئیتر کە دیارە ئەمانە لە قوتابخانە نین وایە؟ زۆر ڕاست ئەوە زۆر جوانتر دەرەکەون هەر بژین تەوارجان بەڵێ بچین بۆ لای هاوڕێکی ترمان ڕێمان بووە بێدەنگدانیشتوە چۆنیت؟ ناو چییە؟ لارە باشە تۆ لەم بۆلەیە کێ زۆر ئاوڕێتە؟ بەچی هاتوو چۆی قوتابخانەکەی؟ بە پێ یان بە پاس؟ بە پێ باشە مناڵ ئەبێ بەسەر شەقامەکەیان بڕوە یان بەسەر شۆستەکانە بڕوە؟ شۆستەکان بۆچی؟ لەبەرەوەی شەقامەکان مڵکی ئۆتۆمبیلەکانە شۆستەکانیش مڵکی پیادەیە وایە؟ ئافرین بۆ ئەوەی مناڵ تووشی ڕووداوی هاتوو چۆن نەبێ پێویستە پابەندی ڕێنماییەکانی هاتوو چۆ بێ باشە؟ ئافرین هەر بژی تەوانجان وەچەند ئێمە کاتمان نەما با بگەڕینەوە بۆ لای هاوڕێیانمان بۆ بەرنامەی ڕۆژێکی نوێ باشە؟ زۆر باشە زۆر دڵخۆش بووم کە گفتوگۆمان لەگەڵ هاوڕێ جوانەکانمانە کرد ئەوانیش زۆر دڵخۆشن کە ئەمڕۆ سەرەتای دەستپێکی ساڵی نوێی خوێندنیانە بە هیوام کە نمرەی زۆر باش بەدەست بێن و هەروە دایک و باوکەکانیش گرنگی بن بە مناڵەکانی هاوڕێمان تۆڵێکی زیتەوە منیش زۆر دڵخۆشم لەبەر ئەوەی ئەمڕۆ ئەم مناڵە ئازیزانە بینی و ئەمڕۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن بوو بۆ هیوایە کە هەموویان سەرکەوتوو بن بیریشتان نەچێت چاوەڕێ من بن سەردانی یەک بێکی قوتابخانەکانتانەکەم سواز بۆ ئێوە زۆر باشە ئێمەش زۆر دڵخۆش بین تاوارگیانزی تەڵەگیان سپاس بۆ ئێوە سپاس بۆ تەواوی هاوڕێیانیش کە قسەیان بۆ مایکی کورسات و بۆ ئێوە کرد ئێمە شیوای سەرکەوتن بۆ تەواوی خوێندکارانە خوازین دووبارە دەستخۆش دەستان خۆش